پێشمەرگە کۆڵان بە کۆڵانی باشێکی خستە ژێر کۆنتترۆلی خۆی. لێرە داعش شەڕی قورسی کرد، هەموو توانایەکی خۆی دەرخست، بەڵام نەیتوانی بەربەهێرشی پێشمەرگە بگرێت. خودت ام ناف گرگاین و هیچ بس هندق قناصی دوید ما ان شاء الله زودترین دم قناصی توش ده کنترل کنیم نه هرین باشی تاعت یا هات یا زیر کنترل پیش مرگی کنترل باشی یا فرع کلان باشی که رزگار کریم سێ هەندسەمان لێرەیە ئەوجا هەندسەش دەمانەوێت هەمووی کۆتای پێبینین هەندسە بە ئیسرعات پاشان پێ بگەڕێ ئەگەر شوێنێک بزانین TNT زۆرە یان بزانین شوێنەکە نەگەیشتینێ هەندسە بچی پاچی بکاتەوە دەنە هیچ کێشەیەک نمایە ئەمشۆ چواریان ویسیان دەرباز بن هەر چواریان کوژران هەم کەمین لێدان و هەم تیارەش لێدان لەسەر ڕێگە. دوای زیاتر لە 2 ڕۆژ گەمارۆدان و 3 ڕۆژ شەڕی سەخت پێشمەرگە لە نێو کۆڵانەکانی باشیک بە دوای ئەو چەکدارانەوەیە کە لە نێو خانوو و تونێلەکان خۆیان حەشار داوە. زۆر هەوڵەدەن هەڵبێن ڕاکەن لەم ناوە لەبەرەوەی توانایە نەماوە بەرانگەرایی پێشمەرگە بنەوە ئەوەی ئەشمێنێتەوە یان بریندارە یان ناتوانێت بڕۆیان خۆیان تەقێنێتەوە ئینتیحاریە هیچ توانایەکیان نەماوە لەم قۆڵەیە. پێشمەرگە لەسەر زەوی و فڕۆکەکانیش لە ئاسمانەوە هەموو ئەو تونێلانەیان ئاگرباران کرد کە گومان دەکرات چەکداری داعشی لێما بێ. پێشمەرگە کۆنتترۆلکردنەوەی یەکجارەکی باشێکی ڕاگەیاند و کۆتایی بە دەسەڵاتی 2 ساڵ و نیوی چەکدارانی داعشێنە ئەوەی کەماوەتەوە دەستپێکردنەوەی ژانێکی ئاسایی و گەڕانەوەی دانیشتوانەکەیەتی. هەڵکەوت عەزیز ڕوودا و باشێک